خەڵاتی وەزارەتی دەرەوە بۆ ژنانی بوێر لە جیهاندا ساڵانە لە مەراسیمێکی تایبەت بەڕێوە دەچێت بۆ ڕێزگرتن و پێزانین بەو ژنانەی ئازایەتێکی لە ڕاددەبەدەریان نیشانداوە بۆ ڕێبەرایەتکردن و هەوڵەکانیان بۆ هێنانەدی ئاشتی و ڕەوایی و یەکسانی جەندەر و پاراستی مافەکانی مرۆڤ و بەهێزکردنی ژنان کە بەهۆی کارەکانیانەوە تا ڕادەیەکی زۆر ژیانیان کەوتۆتە مەترسیەوە. خەڵاتی ئەم ساڵیش لە ڕۆژی چوارشەمەدا لەلایەن خانمی یەکەم میلانیا ترامپەوە بە 11 ژنی بوێر بەخشرا. پێویستە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا پێکەوە لەگەڵ کۆمەلگای نێودەوڵەتی پەیامێکی ئاشکرا ڕەوانەی ئەوانە بکات کە چاویان لەسەرمانە. هەر بۆیە ئەرکی ئێمەیە بەردەوام بین لە تیشک خستنە سەر هەرچی سەرکەوتنێکی نەئاساییە کە ژنان بەدەستیان هێناوە. جەنات الغەزی جێگری بەڕێوەبەری ڕێکخراوی ئازادی ژنان لە عێراق یەکێکە لەوانەیە ئەو خەڵاتیان وەرگرتووە بەهۆی پابەندبوونی لە یارمەتیدانی ژنان بۆ قوتاربوونیان لە توندوتیژی خێزانی و پاراستنیان و دەسڕاگەیشتنیان بە پارێزەر. ئەلغەزی کە 10 ساڵ لەو بارەدا کار دەکات دەڵێت ئەو خەڵاتە هانی دەدات بەردەوام بێت لە کارەکەی. یعنی بالبدایە ئنو سەرەتا هەستی جۆرە جرم هەبوو. خەڵاتێک بەو گرنگیە دەبێت چ مانایەکی بۆم هەبێت. بەرپرسیارەتی زیاتر دەخاتە ئەستۆمەوە لە کۆمەلگادا. هەر ئەوەندە نییە خەڵاتەکەم وەرگرت بێت، بەڵکو دەبێت لەو ئاڕاستەی گرتومە بەردەوام بم. ئەلغەزی هەروەها پەیامێکی ساکار و سادەشی هەیە بۆ ژنانی عێراق ئەویش کە توندوتیژی قبول نەکەن. إنه لازم نبطل نسكت. دەبێت بێدەنگ نەبین. حکوومەتی عێراق هیچ بایەخێک نادات بەو دۆسیانەی کە ئێمەی باسی لێوە دەکەین. ئەو دەشڵێت هەنووکە لە عێراق یاسای پاراستن لە توندوتیژی خێزانی داڕێژراوە کە مشتومڕێکی زۆری لێکەوتۆتەوە و پێویستی بە پشتیوانیەکی بەرفراوان هەیە. هذا القانون إحنا نحتاج إنه الحكومة بۆ پەسەندکردنی یاساکە پێویستیمان بە پشتیوانیکردنی حکوومەتی عێراق و کۆمەلگای نێودەوڵەتیە تا بتوانین هەمواری بکەین و یاساکە لە عێراق بەرقەرار بێت. جەنات الغەزی براوەی خەڵاتی وەزارەتی دەرەوەی ئەمریکا بۆ ژنانی بوێر یەکێکە لە زیاد لە 100 ژنی تر لە 60 وڵاتانی جیاوازەوە کە ئەم خەڵاتیان وەرگرتووە لەوەتەی لە ساڵی 2007ەوە دەسی پێکردووە.